وڵا ئەکید مادام لایەنە سەرەکیەکانی ئەو هاوکێشە هەم پارتی و یەکێتی و پەکەکەش هەمووان قەناعەتیان وایە کە شەڕ و ناکۆکی ناوخۆی کورد یا هێزە کوردستانیەکان هیچ دەرەنجامێکی نابێت جگە لە خۆکوژی و ماڵکاولی بۆ هەموو لایەکیان بۆیە بە قەناعەتی من قورس نییە بۆەوەی حلێکی وەسەڵ بدۆزنەوە یا حلێکی سیاسی بدۆزنەوە بۆ مشکیلەکە و هەر لە ئەساسا ململانەکە وەکو شتێکی ناپێویست دەرەکەوێت لەبەرەوە هیچ کام لەو لایەنانە پەکیان نەکەوتە لەبەر ئەوەی ئەگەر هێزیان لە زیینی وەرتێ هەبێیان نەبێ بۆیە بە قەناعەتی من ئەکرێت تێبگەن لە نیگەرانی و قەلەقی یەکتر و ئەکرێت چارەسەری مشکلەکە بکەن بە ڕێگایەکی سیاسی نەکبان بە مەسایلی سەربازی و تونند و تویژی لەبەرەوە دوجارە وەکو سەرکردەی ئەو سێلایەنش لە چەند ڕۆژی ڕابردووە لە دوان و قسەیانە بۆ لەسەر ئەو ناکۆکیە هەمویان قەناعەتیان وایە کە ئەبێ مەسەلەکە چارەسەر بکرێ بە حلێکی سیاسی و نابێت دەست بۆ مەسایلی تونند و تویژی و سەربازی ببرێەوە ئەوە دوایین و خراپترین بژاردەیە گەر هەر کامیکان دەستی بۆ دەرگا یەک دنیا نەکبەتی و کێشە و نەهامەتی ئەکاتۆ لە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان و هەموو بەشەکانی تری کوردستانیش لە تووشی ئەو پەتا و نەهامەتی ڤایرۆسی کۆرۆنا بوونەتەوە تووشی برسێتی و گرانی و قەیرانی دارایی بوونەتەوە ئێستا بە فعلی کاتی ئەوەی ئەوان ئاوڕەژیانی خەڵک دەنۆنەک ئەو کێش و شەڕ و ناکۆکە دروست بکەن دەرگای چی لە خەڵکی کوردستان و هەرێمە کاتەوە ئەکید کێشەی کورد ئەوەی تر ئەباتە دواوە ئەکید مووقفی کورد لاوازەکە وەکو گشتێک بە هەموو ئەو حیزبانەوە بەرامبەر نەیار و دژمنەکانیان و ئەکید ئەوەی ترە خەڵکی کوردستان ناومێدەکا بەرامبەر کێشە نیشتیمانی و نەتەوەیەکانی بۆیە خراپترین بژاردەیە مەسەلەی سەربازی و مەسەلەی شەڕ وەکو خۆکوژی وایە بۆ هەموو ئەو حیزب و لایەنانە و ئەکید هیچ دەرەنجامێکیشی نابێ هەموو هەر سێ و لایەنە سەرەکێ پێشتر شەڕیان تاقی کردوتەوە لە نەوەتەکانە لە هەشتاکانەوە هەمووشان گەشتنەتەوە قەناعەتەی تەنها دۆڕا و زیانمەندن لە شەڕە ڕەوشەیەکی ئێستا بەرقەرارە لە باشووری کوردستانە دووبارە دروستکردنی دڵە ڕاوکەیە دووبارە دروستکردنەوەی ئەوەی کەوا خوێن بڕژە لە باشووری کوردستانە بەدەستی یەکێتی پارتی بەڕاستی خەڵکی باشووری کوردستان ماندوو بووە و داوا لەو هێزانەکە لە بری دروستکردنی قەیرانی خوێن قەیرانی کلکایەتیکردن بۆ داگیرکەران قەیرانەکانی ناوخۆیان چارەسەر کەم قەرزی خەڵک بنەوە موچەی خەڵک لە کاتی خۆیان بن و خزمەتگوزاری پێشکەشی خەڵکی کوردستان کەن ئەو یەکێتی پارتیە ئەبێ پێیان وانە بێت کە داگیرکەرانی کوردستان ئەو عیملاقن کە ئەمان هەمیشە توان خۆیانی لەبەرا ڕاگرن ڕۆژێک دەبێتەوە خەڵک لیان تووڕێ و خەڵک ئەم هێزانە قبول ناکەوە ئێستا بوون بە دوو هێزی نامۆ لە کۆمەلگای کوردیە هێزی پەکەکە کە لەسەر خاکی کوردستانە لە پێناوی ئازادیەتیە کۆشێ بەڵام نازانم ئەو هێزەی کەوا نێرشیروان بەرزانی نردێتی بۆ لیبیا لە پێناوی چیاتیە کۆشێ و ئەو هێزەی کەوا هەمیشە پێشڕەوی داگیرکەرانەکە لە پێناوی چیاتیە کۆشێ پەکەکە خاکی خۆیەتی بەڵام نازانم تۆ چیەکەی لە لیبیا و داعش چیەکرد لە سووریا ئایا ئەم قسانە بایی ماوە سنوور باوی نەماوە سنوور بام ئەو سنوورەکە بێ نابێت بۆ کاری تیرۆریستی بەکاربێنێ پەکەکە بۆ کاری ئازادی خۆی بۆ مافەکانی گەلی کورد و پەکەکە هێزێکی ئاشتی خوازە و دەیان جار داوای کرد کە لەسەر مێزی گفتوگۆ ئەو چارەسەری کێشەی کورد بکرێ و بەڵام داژیکەری تورکیا ئەمانە هەمووی ڕەدەکاتەوە تورکیا هیچ بیانوویەکی نییە لە کوردستاندا و پەکەکە نەکرد وەکو تورکیا نییە و سنووری بەزانانی و شەرعێتی نییە ئەسڵ نێرشیروان بارزانی خۆی شەرعێتی نییە چونکە دەیان ملیار دۆلاری ئەم خەڵقیان دزیوە و خەڵکان تووشی قەیرانێک کردووە ئێمە ئەگەر پەکەکە لەو ناوشان نەبێ هێزی تیرۆریستی دروست دەبێت وەکو ئەوانەی ئەنسارەسلام کە لە پشتی هەڵەبجەوە بوون ئەو ناوشانیان داگیر و ئەو ناوچەیەکی سەختە گەر ئەبی پێویستە هێزی کوردی تیاابێت ئەو هێزە کوردیانە زەمانی نەتەوەی بوونی ئێمە و زەمانی ئەوەیە کە ئێمە پشتێکی قایمانەیەکە پەکەکە لە قەندیلە نەک هێزێکی ناشەرعی نییە بەڵکو ماڵی خۆیانە و ئەوەی ناشەرعیە ئەوەی نامۆیە ئەو هێزەیە کە سیخوڕی بەسەر هێزە کوردیەکانەوەکە ئەو هێزەیە کە بارەگاکانی میتی تورکی لە هەولێرە سێ بەشی هەولێریان داژی کردووە لە سلەیمانیش ئەو بارەگایانە هەیە بە ناوی کۆمپانیا و بە ناوی جۆرەها 1300 ئەوەنە کۆمپانیای تورکی کە هەمووی میتن لە هەولێری شاو لە سلەیمانیشە هەیە بە تایبەتی لە هەولێریان داژی کردووە وەکو مقاتعێکی خۆی سەریەکە ئەردوغان ئەمانە ناشەرعین و ئەو ناشەرعیەتەش بە هێزی گەل ئینشەڵا لە ناوە سنوور لە ناو بدەن